گوندەکانی تیتۆکە و هەنجیرەیە لە سنووری قەزای ڕانیە دەنگۆی بڕیارێکی شارەوانی بۆ نەخشەکێشانی ئەو گوندانە هاوڵاتیانی نیگەران کردووە. هاوڵاتیان و خاوەنی نووسینگەکان دەڵێن دەیانەوێ بەبێ گەڕانەوە بۆ ڕای هاوڵاتیان بیخەنە سەر نەخشە، بەماش بەشێک لە خەڵکی ناوچەکە زەرەرمەند دەبێت. وەک خۆیان دەڵێن ئەوان بەما ڕازی نین، گەر بشکرێت پێویستە قەرەبوو بکرێنەوە، گەرنا کێشەی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە. ئەو خەڵکە ژار و کەم دەرامەتەش ئێستا کە نەخشەی بۆ دادرێ تووشی زەرەرمەند دەبن و بەپێی ئەو نەخشەی کە دادرێت دیارە لەوانەیە کۆمەڵی خان و بەر سنووری شارەوانی بکەوێ یان جادەکان فراوان بکرێت. دیارە ئەوانە پێویستی بەوەیە کە شارەوانی بێ لەگە خەڵکی گوند و دانیشتوانی گوند و ڕێسپی و پیاماقۆڵان دانیشێ بەوەی کە بڵێ پلانێکی لەو شێوەمان لەبەردەستیدا. وەکو تیتۆکە و هەنجیرە پێمان خۆش نییە کە بخرێتە ئەو سەر شنووری شارەوانی، بەڵام ئەگە هەر بشکرێت داواکاری هەر گوندەکان ئەو شوێنانی کە ئەو خەڵکانی کە زەرەرمەند دەبن و شوێنەکان و بەر نەخشە و پیلانی ئەو شوێنە خزمەتگوزاریانە دەکەوی قەرەو بکرێنەوە. ئەگەر ئەو نەخشەیەش پەسەند بکرێ خەڵکێکی زۆر زەرەرمەند دەبێت. لەگەڵ ئەوەشدا حکوومەت هیچ خزمەتگوزاریشی نەکردووە، خەڵک زێرابی بۆ خۆی کردووە، خەڵک بیری بۆ خۆی لێداوە. پێشنیار دەکەین ئەگەر حکوومەت ئەو خەریتەیە پەسەند بکات پرس و ڕاوێژ بە خەڵک بکات بۆی سمێنی کێشی کۆمەڵایەتی لێدروستن. بەڕێوەبەری نەخشەدانانی ڕاپەڕین نایشارێتەوە. شارەوانی ڕانیا داوای دانانی نەخشەی گوندەکانی تیتۆکە و هەنجیرەی کردووە. سەرەڕای ئەوەی ئەوان لەگەڵ ئەوە دانین لە ئێستادا ئەوە بکرێت تاکو ماستەر پلانێکی نوێ، چونکە ناوچەکە خزمەتگوزاری پێویستی نییە و نزیکەی لە 80% ئەو شوێنانەی بۆ خزمەتگوزاری و سەوزایی دانراون زیادەڕۆیان کراوەتە سەر. ئەو شوێنانێکی ئێمە لە ساڵی 2021 وەکو خزمەتگوزاری دامان نابوو، وەکو سەوزایی، وەکو بازرگانی بەڕاستی زیادەڕۆیی کرا بۆ سەر و ڕێژەی ئەگەر بڵێم 60 بۆ 80 زیادەڕۆیی کراوەتە سەر و نەماوەتەوە. لە ڕووی هەندەسیەوە ینی هەندێک شت هەیە ڕێگە پێدراو نییە، چونکە تۆ کۆمەڵێک خان و لە شوێنێکدا دەنی نابێت شوێنێک نەبێت کە وەکو قوتابخانە و ڕەوزە و حەزانە و بنکەی تەندروستی و حتا بنکەی ئاگر کوژێنەوەش. بۆیە بە تەنسیق لەگەڵ شارەوانی ئەمە نووسراوێکمان بۆ کردن وتمانمە پێمان باشە ئەم بابەتە تاخیر بکرێ و نەکرێت هەتا ئەو کاتێ بزانین لە ئەنجومەنی وەزیرانەوە ماستەر پلان جارێکی کە دەست پێ دەکاتەوە یاخودنا. بەڵام دیار بوو برادرانی شارەوانی پێیان باش بوو کە بۆ ئەوەی زیاتر بەربگیرێت لە دروستبوونی هەڕەمەچی ئەو گوندە ئەو گەڕەکە نەخشەیەکی بۆ بکرێت. گوندەکانی تیتۆکە و هەنجیرە لە سنووری قەزای ڕانیا زۆرینەی دانیشتوانەکەی کەم دەرامەت و هەژارنشینن، بە شێوەیەکی بەرچاو بەرفراوان بووە کە ئێستا بووەتە گەڕەکێکی نوێی شاری ڕانیا. سەرەڕای کەمی خزمەتگوزاری ڕێگاوبان و تەنیا یەک قوتابخانەی بنەڕەتی هەیە و هیچ بنکەیەکی تەندروستی بوونی نییە. خەڵکی سنوورەکە دەڵێن تا ئێستا حسابی گوندی بۆ کراوە، ئێستاش پێویستە لە کاتی دانانی نەخشە بەرژەوەندی خەڵکی لە بەرچاو بگیرێت و قەرەبووی ئەو کەسانەش بکرێتەوە کە زەرەرمەند دەبن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیا.